هیوادارم پشتگیری لەم کەناڵە ئاینیە بکەن. بابەتی زۆر جوان و بەسوود لەسەر ئاینی ئیسلام بڵاو دەکاتەوە. بێگومان هەمومان پێویستە پشتگیری لێ بکەین، چونکە ئەم کەناڵانە تاکە ئامانجیان سوود گەیاندنە بە ئێمە و ئەگەر ئێمە هەمیشە پشتگیری لێ بکەین ئەوە هەردەم بابەتی بە سوودمان پێشکەش دەکەن و خزمەتی ئێمە دەکەن. بۆیە هیوادارم هەمومان بە شێوازێکی خەیاڵی پشتگیری لەم کەناڵە و هاوشێوەکانی ئەم کەناڵە بکەین و ئاسی سەبسکرایبەکانی بەرزەوە بکەین. سیرترین ئەو شوێنانەی کە مرۆڤەکان گیریان خواردووە تێیدا. سڵاوتان لێبێ هاوڕێیان، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. ئایا پێشتر لە هیچ شوێنێک گیرت خواردووە؟ بەڕای تۆ کام لەم دوانە ناخۆشترە؟ لە شوێنێک گیرت خواردبێت کە تەنها بیت و کەس نەیاد هاوکاریت بکە، یاخود لە شوێنە گیر بخۆی کە مرۆڤەکان تەماشات بکەن و تووشی شەرمەزاری ببیت. وەڵامەکەتان هەر شوێنێک بێ، باوەڕ ناکەم وەکو ئەو شوێنانە بێ کە پاشکەمێکی تر باسییان دەکەم، بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ مادووبوونمان نەک فرمانێک پاڵپشتیمان بکەن بەڵایکردنی ڤیدۆکە وە لە بیرشی نەکەن. ئەگەر نوێن لە کەناڵەکەمان ئەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و دڵنیاش بن لە کاراکردنی زەنگۆڵەی تەنیشتی سەبسکرایبەکە بۆ ئەوەی هەردەم نوێترین بابەت بگا بەدەستان. ئێستاش با دەست بە ڤیدۆکەمان بکەین. ڕێڕەوەکانی ئاوەڕۆ، ئەو ئاسنانەی کە بەسەر کۆنەکانی ئاوەڕۆوەن، ئەوە بوونەتە هۆکاری لە دەستدانی زۆر شتی گرنگ وەکو کلیل و مۆبایل و پارە و زێڕ و زۆر شتی تر، تەنانەت هەندێک جار ئاژەڵیش. بەڵام چیرۆکی ئەو کچە چینیە تەمەن 16 ساڵە زۆر جیاوازترێکە. لە کاتی هاتنە دەرەوەی ئەو کچە لە یەکێک لە دوکانەکان قاسی کەوتە نێوان دوو ئاسن وەگیری خوارد لەوێ و نەیتوانی خۆی ڕزگار بکە و پەیوەندی کرا بە هێزەکانی فریاکەوتن و تەنها لە ماوەی 10 خولەکدا ڕزگار کرا. بەڵام هەندێ برینی بچووکی بۆ دروست بوو، بەڵام گرنگ ئەوەیە کە توانرا دەربهێنرێت. پەیژە، کاتێک سەیری ئەمە دەکەی ئەو پرسیارە دەکەی بۆچی کەسێک سەری دەخاتە نێوانی دوو پەیژە. لە ڤیدۆکەدا دیارە ئەو کسە هەوڵ دەدا یارمەتی بدا، بەڵام کوڕەکەی لەوێ هیچ شتێک بەلایەوە گرنگ نییە. بە هەر حاڵێک بێ هەوڵ مەدەن شتی ئاوا دووبارە بکەنەوە. پشتێنی سەلامەتی خراوەتە ناو ئۆتۆمبیلەکان بۆ پارێزگاریکردن لە شۆفێر و سەرنشینان لە کاتی هەر ڕووداوێک، بەڵام خودی پشتێنی سەلامەتی دەکرێت ببێتە کێشەیەک. ئەو کسە بە ناوی سێرا لە دواوی ئۆتۆمبیلەکە دادەنیشت و پشتێنی سەلامەتی بەستە بوو، بەڵام دوای وەستانی ئۆتۆمبیلەکە نەیتوانی خۆی لێ ڕزگار بکە. نازانین بۆچی نەیتوانی پشتێنەکە بکاتەوە، بەڵام ئەوە دەزانین کە لە جۆرە مادەیەک دروست کراون پچڕاندنیان زۆر بە زەحمەتە. ئەویش بۆ پارێزگاریکردن لە کاتی ڕوودانی هەر حاڵەتێکی نەخوازراو. پچڕاندنی پشتێنەکە پێویستی بە چەقۆیەکی زۆر تیژە. خۆشبەختانە ئەو کسە دایک و باوکی لەلای بوون کە هاوکاریان کرد و زۆر بە ئاسانی ڕزگاریان کرد. کورسی توالێت، ئەگەر وا بیر دەکەنەوە کە ڕۆژێکی ناخۆش بەڕێ دەکەن، ئەوە بزانت چی ڕووی داوە لەگەڵ گرەیسی هاندنسن. لە ساڵی 2017 شتومەکەکانی گواستەوە بۆ ماڵە نوێیەکەی و ماڵەکەی کەمێک پیس بوو و بڕیاریدا هەموو شتێک بۆ خۆی خاوێن بکاتەوە. لە کاتی خاوێنکردنەوەی کورسی توالێتەکە لە بیری کردووە کاتژمێرەکەی داکەنێ و دەستی لە ناوەی توالێتەکە گیری خواردووە. ناتوانین خەیاڵی خراپتر لەوە بکەین. گرەیسی هەوڵیدا بۆ کەمێ خۆی ڕزگار بکە، لە کۆتاییدا بێئومێد بوو و خۆشبەختانە مۆبایلەکەی لێ نزیک بوو. پەیوەندی کرد بە فریاکەوتن هەتا هاوکاری بکەن. تیمەکەش گەشتە ماڵەکەی و ئافرەتەکە و کورسی توالێتەکەیان بەیەکەوە گواستەوە بۆ باخچەی ماڵەکە کە لەوێ بەوردی کورسەکە دەشکێنن و هەندێ برینی بچووکیش هەبوو لەسەر دەستی گرەیسی. بە دڵنیاییەوە لەگەڵ ئەو هەموو شەرمەی گرەیسی هەستی پێکردووە. دارێک، زۆربەی کات ئەو پشیلانە ڕزگار ئەکرێن کە بەسەر دارە گەورەکان دەکەون و دواتر لە هاتنە خوارەوە دەترسن. بەڵام ئەگەر هات و پەیوەندی کرا بە هێزەکانی فریاکەوتن و وترا منداڵێکی 6 ساڵان لەسەر دارە گیری خواردووە، ئەوە شتێکی سیر دەبێ. مینگر ئیشێر منداڵێکی بچووکە و زۆر حەز بەوە دەکا بەسەر دارەکان بکەوێت. دایک و باوکی ئەو شتە دەزانن و هەردەم چاودێری دەکەن، بەڵام پێشبینی ئەویان نەدەکرد کە بەسەر دارێک بکەوێ بەرزێکی 15 مەترە
منداڵەکە گەشتە لووتکەی دارەکە و دواتر لەوە ترسا کە بکەوێت لە کاتی هاتنە خوارەوە. دواتر پیاوەکانی فریاکەوتن گەشتە شوێنەکە. یەکێک لە پیاوەکان گوتی بۆ ماوەی 23 ساڵە لەو بوارەدا کار دەکا، بەڵام تا ئێستا شتێکی لەو شێوەی نەدینیوە. خۆشبەختانە بە ئاسانی توانیان ڕزگاری بکەن و منداڵەکە بە سەلامەتی درایەوە دەستدایک و باوکی. کورسی نازانین بۆچی گەورەکان حەز بەوە دەکەن کەشتی منداڵان بەکار بهێنن. بە هەر حاڵ ناتوانن بچووک ببنەوەکو ئانتمان، بەڵام دەتوانن ببنە پاڵەوانی ئەم ئەڵقەیەمان. ئیدیسۆن ترەندی تەمەن 15 ساڵ لە یەکێک لە خواردنگەکان لەسەر کورسیەک دانیشت کە تایبەتە بە منداڵان، توانی لەسەری دابنیشێ، بەڵام دواتر نەیتوانی هەستێتەوە لەسەری. هاوڕێیانی کارمەندی خواردنگە ویستیان هاوکاری بکەن. بۆ ماوەی 45 خولێک هەوڵیاندا لەگەڵیدا، ویستیان قاسەکانی و دەستەکانی ڕابکێشن، تەنانەت هەوڵیاندا بە زەویدا بیکێشن، بەڵام هەموو هەوڵەکانیان بێسوود بوو. لە کۆتاییدا هێزەکانی فریاکەوتن گەیشتنە ئەوێ و تاکە چارەسەر ئەوە بوو کە کورسێکە لێک بکەنەوە و کارەکە سەرکەوتو بوو و کچەکەش ئازاد بوو. وەلەوە تێگەیشت کە نابێت جارێکی تر لەسەر کورسی تایبەت بە منداڵان دابنیشێت. تۆڕی یاری باسکە هەندێک شوێن هەیە ئەگەری هەیە زۆر کەس تێیدا گیر بخوا، بەڵام تۆڕی باسکە تەنها یاریزان لێ هاتووەکان گیر دەخۆن لە ناویدا. هۆکارەکەشی ڕوونە، ئەو شوێنە زۆر بەرزە و گەیشتن پێی پێویستی بە پەیژەیە یاخود توانای بازدان بۆ ئەو بەرزاییە. ئەوەش ئەوە بوو کە لەگەڵ ئەو یاریزانەدا ڕوویدا، تۆپەکەی خستە ناو تۆڕەکە و هەوڵیدا بۆ جوڵێ ئاهەنگ بگێڕێ، بەڵام شتەکان بە باشی نەڕۆشن و حاڵەکەیشی خراپ بوو. بەڵام هەندەران لەوێت چێژێکی زیاتریان بینی. پێڵاوی یاریزانەکە لە ناو تۆڕەکە گیر ببوو و نەیتوانی خۆی لێ ڕزگار بکە و دواتر بە بەکارهێنانی پەیژەیەک یاریزانانی هاوڕێی توانیان ڕزگاری بکەن و ئێمەش لەوە دڵنیاین کە هەرگیز ئەو شتە دووبارە ناکاتەوە. باخچەی منداڵان پێویستە باخچەی منداڵان هەر بۆ منداڵەکان بمێنێتەوە کە هەموو یاریەکانی ئەوێ تایبەتە بە منداڵان و بۆیە گەورەکان بۆیان نییە بەکاری بهێنن. بەڵام چی ئەگەر لە ناکاو ویست یادگارەکانی منداڵی دووبارە بکەیتەوە؟ لەو حاڵەتەدا تاقییان دەکەیتەوە، وەک ئەو گەنجە گەورەیە بە ناوی مارتاس کە لە ئاستنێکی لول خواردوودا گیری خواردووە، چۆن گەیشتۆتە ئەوەیە کەس نازانێت. خۆشبەختانە ئەو گەنجە بۆ خۆی ڕێگای دەرچوونی دۆزیەوە، بەڵام بەداخەوە کەس ئەوەی ڕێکۆر نەکردووە هەتا پێتانی نیشان بدەم. گرنگ ئەوەیە کە بەبێ ئەوەی هیچ زیانێکی پێبگا خۆی ڕزگار کرد. جلشۆر دەبێت کێ بێت کە بیر لەوە بکاتەوە قژی لە ناو ئامێری جلشۆردا بشوە. کەسێکی چینی هەوڵی ئەو شتەیدا لە ساڵی 2016، بەڵام ئەوە بڕیارێکی زۆر خراپ بوو. بانگێشتی کارمەندانی چاکردنەوە کرا لەگەڵ هێزەکانی سەلامەتی مەدەنی هەتا بتوانن دەری بهێنن. سەرەتا بەشە ناوەکەی جلشۆرەکە جیاکرایەوە بۆ ئەوەی پیاوەکە بتوانێت هەناسە بدە. دواتر بەشە ناوەکەکە زۆر بەوردی و بەهێمنی شکێنرا کە لەو کاتەدا سەری پیاوەکە لە ناو جلشۆرەکەدا بوو، بەڵام چیرۆکەکە کۆتایی پێهات بێ ئەوەی کەس زیانی پێ بگا و وتیان کە یەک کاتژمێر زیاتریان پێویست بوو بۆ ڕزگارکردنی پیاوەکە و ئەوەی کە باش بوو تیمی فریاکەوتن ئەزمونیان وەرگرتبوو بۆ حاڵەتی لەو شێوەیە. بە هەر حاڵ هەرگیز شتێکی ئاوا دووبارە مەکەنەوە لە ماڵەوە. زۆلانەی منداڵان بەبێ هۆکار ناوێنە ناوە زۆلانەی منداڵان، چونکە تایبەتە بە منداڵان. ڕاستە گەورەکانیش هەندێک کات حەزیان بەو یاریە هەیە، بەڵام دەتوانن زۆلانەیەک بدۆزنەوە کە بۆ گەورەکان دروست کرابێ و توانای بەرگەگرتنی هەبێ و ئەگەر هاتو هەوڵت داهیاری بە زۆلانەی منداڵان بکەیت، ئەوە وەکو ئەو گەنجە گیر دەخۆی کە لە ڕۆژی هاوسەرگیری خۆیدا هەوڵی داوە یاری پێ بکە. نازانین ئەو گەنجە چۆن بیری دەکردەوە و چۆن ئەوە ڕوون بکەینەوە کە یاری بە زۆلانی منداڵان کردووە. سەر ڕایبوونی زۆلانەیەکی گەورەش لە تەنیشتەوە. خۆشبەختانە هەندێک لە هاوڕێکانی لەوێ بوون بۆ یارمەتیدانی. زاوەکە هێنرایە دەرەوە بەبێ ئەوەی هیچ زیانێکی پێ بگا. بە دڵنیاییەوە بەهۆی ئەو ڕووداوە ئاهەنگەکەی هەرگیز لە یاد ناچێتەوە. تەنەکەی خۆڵ ئایا هەبێت چی ببینی لە لای تەنەکەی خۆڵەکە؟ ڕاکوونێک یان ئاژەڵی ئاپسوم یاخود زرجێک یاخود گەنجێک کە بۆ ماوەی 24 سعات دیاری گۆڵفی کردووە. ئەوەیە کە لە ڤیدۆکەدا ئەیبینی. لە ڕاستیدا نازانین پەیوەندی چیە لە نێوان یاری گۆڵف و تەنەکەی خۆڵ، بەڵام ڕاستی هەر بەڕاستی ئەمێنێتەوە. ئەو گەنجە سەری خستۆتە ناو تەنەکەکە و دواتر گیری خواردووە و نەیانتوانیوە سەری دەربهێنن. ئێمە ئەزانین بیر لە چی دەکەیتەوە. ئێستا ئەگەر وا بیر دەکەنەوە هەوڵی داوە تۆپەکە دەربهێنێ، ئەوە وانییە، چونکە ئەتوانن تۆپەکە ببینین لە تەنیشت تەنەکەی خۆڵەکەوە.
ناتوانین هەستی ئەو کەسە بخەمڵێنین کاتێ لەو شوێنەدا گیری خواردووە، بەڵام لەوە دڵنیاین کە بۆنەکە لەوێ هیچ خۆش نییە. هەندێک لەو کەسانی لەوێ بوون هەوڵیاندا یارمەتی بدەن بۆ دەرهێنانی سەری بە لێدانی هەندێک ڤازەلین لە ملی و لە کۆتاییدا توانیان ڕزگاری بکەن. کام لەم حاڵەتانە زۆر سیر بوون بەلاتەوە و ئایا تۆ پێشتر لە چ شوێنێک گیرت خواردووە؟ دەتوانی لە کۆمنت بۆمانی بنووسی و زۆر سپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیم بۆ بکەن و هەروەها شەیریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیریشتان نەچێ. ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە نوێترین بابەت بە ئاگادارکردنەوە بگا بە دەستان. و لە بیرشتان نەچێ هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکتان بۆمان هەیە ئەوە هەموویمان لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کادوڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.